پیاسە چی بکەین لەناو ئەشیاکانتان هەندێک لە بۆم باس بکەین ئەچ ژوەرە لەگەڵم ئەنی شفتیەکەی خۆمانەوە نیە شفتیەکەی خۆمانیە تەماتۆشمان هەر خۆمانیە شفتی لە دەرە دێتن یان نایە سەقەت هەیە کردیە ئێستا باشتری جوابی خۆمان بفرۆشێتن شتی خۆمان چەند بەتاوە شتی خۆمانی شوێرا بگەشی دەرزان دەبی گەلک وەنیە ئەدی پیاز و پیازمانی خۆمانەیە بەلێرە ئەوە پیاز بۆ ماوەکانی کاوها گران پیازیستە کیلۆ بە 200 دینار دەکرین بە 250 دەکرین بە 400 دیناری دەفرۆشین 500 دینار پار بوو پیاز گران بوو بەلێ باشە لۆ بەرچ پیاز گران بوو لە پیازێت تشدا هەمگەڵ تشتێ دەرەوە گرانترە لە تشتێ خۆمانی بە خۆشمان پیازمان هەیە و ئیدێرەش گران بوو نازانم ئیدەرەوە گرانە ئیمەش لەگە پێرا بەشی دەرزانە ئەدی سەوزەکان هەمووی سەوزەکە خۆمانیە لە چەند دەردەینن وەڵا تەقریبان هەندێک گوندێک لێرە هەیە هەندێکی لە هەولێر دەینی لە هەولێری دەینە سەوزەکە مەسەلە مرێشیناتی بە ئاوی خانش ئاوی دەدەوەیە خاوینە مەزرعەیە زۆر باشە والله شتەکان زۆر زۆر خۆش یانیها حەزل لێ ئێستا لۆبیا هەیە بچی لۆبیا و ڕوونەچی بکەیت خوا لەگەڵ سەوزەی چەند خۆشە دەورە با بچینە سەر هەندێک میوەشتان بکەم احتیاجە احتیاجی ئێستا مەسەلە بانجانی خۆمانیە و کودی خۆمانەیە شتی خۆمانە زۆر تامەچی دیکەی هەیە بەس فێقیمان بە زۆری دەرەوەی کات خۆ بزان فێقی چییە؟ ڕانەوە ئالۆی دەرەوەیە ئەوە فێقیە؟ ئەمە دەرەی فێقی ئەوە فێقیە بە هەمووی دێرن بە میوەی دێرن فێقی تێگەیشتم بە میوەی دێرن